بینەرانی ئازیزی تلەویزیۆنی کۆمەڵە لەگەڵتانی بۆ گەشتی هەواڵەکانی ڕۆژی سێشەممە ئێستاش سەردێڕی گرنگترین هەواڵەکان. درێژەی گوشاری ناوەندامیەکان بۆ سەر هاوڵاتیان لە کوردستان، دەست بەسەرکرانی سێ ئەندامی بنەماڵەیەک لە دیواندەرە، درێژەی هەڵمەتی سێشەممەکانی نابۆ سێدارە، لە سێدارەدانی 6 هاوڵاتی لە شارە جیاوازەکانی ئێران و کوردستان و ئازادی کاتی سپیدە ئەبتەحی لە زیندانی قەرەچەکی وەڕامی. درێژەی هەواڵەکان. درێژەی گوشاری ناوەندامنیەکان بۆ سەر هاوڵاتیان لە کوردستان. لا ڕۆژانی ڕابردوودا 6 هاوڵاتی کورد لە شارەکانی شنۆ، نەغەدە و ئیلام لەلایەن هێزانامنیەکانی ڕژیمەوە دەست بەسەر و ڕەوانەی شوێنێکی نەدیارکراون. بە پێی راپۆرتەکان سەعدون داستاری، ڕەحمان ئاوەزەرەخش، سەنعان فەراسەتی، شاهین ئازەری و مەولود ڕووستە لە شارەکانی شنۆ و نەغەدە بە هێرشی هێزەکانی ڕژیم بۆ سەر ماڵەکانیان بەبێ بەڵگەی قەزایی دەست بەسەرکراون. جێگەی ئاماژەیەکەیەک کە یەک کەس لەو 5 کەسە بە دانانی بارمتەی قورس ئازادکراوە، بەڵام چوارەنووسی ئەو 4 کەسەی دیکە هێشتا نادیارە. هەروە ئەمین ناسری خەڵکی شارستانی چەردەواڵی سەر بە پارێزگای ئیلام ڕۆژی یەکشەممە یەکی خەرمانە لەلایەن هێزەکانی ئیدارەی ئیتلاعات بە لێدانی 2 گولە بە سەختی بریندار بوو دەست بەسەرکراوە. ناوبراو یەکێک لەو کەسانە بووە کە بە تۆمەتەکانی پەیوەندیدار بە ناڕەزایەتیەکانی ساڵی ڕابردوو لەژێر چاوەدێریدا بووە. دەست بەسەرکرانی سێ ئەندامی بنەماڵەیەک لە دیواندەرە. ڕۆژی هەینی 23 گەلاوێژ دوو هاوڵاتی بەناوەکانی مریەم مورادیان و سیروس حەمیدی و منداڵی تەمەن 16 ساڵەکەیان بە ناوی کوردیا حەمیدی لەلایەن هێزەکانی ڕژیمەوە دەست بەسەرکراون. بە پێی دوایین زانیاریەکان ئەو سێ هاوڵاتیە بە هێرشی هێزەکانی ئیدارەی ئیتلاعاتی ڕژیمی کۆماری ئیسلامی بۆ سەر ماڵەکانیان بەبێ بەڵگەی قەزایی و بەو پەڕی توندوتیژیەوە دەست بەسەر و ڕوانەی گورتوخانە ناوەندامنیەکان کراون. بە وتەی سەرچاوەکانی هەواڵ ئەو سێ شارۆمەندەی خەڵکی شاری دیواندەرە پاش لێپرسینەوە لەلایەن هێزانامنیەکانەوە ڕەوانەی بەندیخانەی ناوەندی شاری سنەکراون و لە سەرەتاترین مافەکان بێبەشکراون. درێژەی هەڵمەتی سێشەممەکانی نابۆ سێدارە. ئەمڕۆ سێشەممە بەشداربووانی هەڵمەتی سێشەممەکانی نابۆ سێدارە لە 61 زیندانی ڕژیمی کۆماری ئیسلامیدا درێژەیان بە مانگرتن لە خواردندا. بەشداربووانی هەڵمەتەکە ئاماژە بەوە دەکەن کە ڕژیمی کۆماری ئیسلامی بە مەبەستی ڕێگری لە دەستپێکردنەوەی ناڕەزایەتیەکانی خەڵک لە شارە جیاوازەکان تش بە سیاسەتەکانی کۆماری ئیسلامی بە شێوەیەکی بەرچاو لە سێدارەدانی هاوڵاتیان بەرزتر کردوێتەوە و ئەمەش بۆتە هۆی نیگەرانی ڕێکخراوەکانی مافی مرۆڤ. شایانی باسە کە بەندکراوانی مانگرت و جەختیان لەسەر ئەوە کردوێتەوە کە تاکاتی وەدیهێنانی داخوازیەکانیان و هەڵوەشانەوەی حکمی سێدارەی هەموو بەندکراوان و هەروە ئازادی دەست بەجێ و بەبێ مەرجی هەموو بەندکراوانی سیاسی درێژە بە ناڕەزایەتیەکانیان دەدەن. لە سێدارەدانی 6 هاوڵاتی لە شارە جیاوازەکانی ئێران و کوردستان. لا ڕۆژانی ڕابردوودا 6 هاوڵاتی لە شارە جیاوازەکانی کوردستان بە تۆمەتی تاوانە کۆمەڵایەتیەکان لە سێدارە دراون. بە پێی راپۆرتی ڕێکخراوەکانی مافی مرۆڤ ئەو هاوڵاتیانە بە ناوەکانی بەهرام کشاوەرزی، حامد ئیمامی، محەممەد عەلی کەفاش، نەوید محەممەد پور، موراد نورە و موحسین زەرونی بە تۆمەتی کوشتنی بە ئەنقەست و پەیوەندیدار بە ماددە هۆشبەرەکان لە زیندانەکانی ڕژیمی کۆماری ئیسلامی ئەعدام کراون. شایانی باسە کە لە ماوەی 1 ساڵی ڕابردوودا لانیکەم 900 هاوڵاتی لە زیندانە جیاوازەکانی کۆماری ئیسلامی جەنایەتکار ئەعدام کراون کە بەشێکیان دۆسیەکانیان پەیوەندیدار بە ڕەوتی ناڕەزایەتیەکانی خەڵک تش بە ڕژیم بووە. ئازادی کاتی سپیدە ئەبتەحی لە زیندانی قەرەچەکی وەڕامی. ڕۆژی ڕابردوو سپیدە ئەبتەحی چالاکی سیاسی دانیشتووی شاری تاران بە دانانی بارمتە بە شێوەی کاتی لە زیندانی قەرەچەکی وەڕامین ئازادکرا. ناوبراو ڕێکەوتی 24 پوشپەڕ لەلایەن هێزانامنیەکانی ڕژیمەوە لە ماڵی خۆی دەست بەسەر و پاش چەندین ڕۆژ ڕەوانەی زیندانی قەرەچەکی وەڕامین کرا. جێگای ئاماژەیەکە کۆبوونەوەی دادگای ئەو چالاکە ڕۆژی 28 گەلاوێژ لە لقی 26 دادگای ئینقلابی ڕژیمدا بە سەرۆکایەتی ئیمان ئەفشاری بەڕێوەچوو، بەڵام تاکاتی داڕشتنی ئەم هەواڵە هیچ زانیاریەک سەبارەت بە دۆخی دۆسی ناوبراو و ئەو تۆمەتانێک کە خراوەتە پاڵی لەبەردەستدانیە. دەست بەسەرکرانی سێ هاوڵاتی لە شارەکانی تەورێز و ئیزە. بە پێی راپۆرتەکان ئەمیر محەممەد ڕەزا موحد،
یوسف سەلاحشور و جەمشید مەولایی لەلایەن هێزەکانی ڕژیمەوە دەست بەسەرکراون. بە پێی دوایین زانیاریەکان میر محەممەد ڕەزا موحد هاوڵاتی خەڵکی شاری تەورێز بە مەبەستی تێپەڕاندنی ماوەی بەندکرانەکەی دەست بەسەر و ڕەوانی زیندانی ناوەندی تەورێز کراوە. ناوبراو ساڵی 1402 هەتاوی لەلایەن هێزانامنیەکانەوە دەست بەسەر و دواتر بە تۆمەتی تێکدانی ئەمنیەتی وڵات و ئەندامیەتی گروپە دژبەرەکانی ڕژیم حکمی 6 ساڵ و 4 مانگ زیندانی بەسەردا سەپێنرا. لەلایەکی دیکەوە یوسف سەلاحشور ڕێکەوتی 3 گەلاوێژی ساڵی 1400 هەتاوی دەست بەسەر و لەلایەن دەستگای قەزایی ڕژیمەوە حکمی 1 ساڵ زیندانی و 2 ساڵ قەدەغە چوونە دەرەوە لە وڵاتی بەسەردا سەپێنرا بوو. ناوبراو لە ڕۆژانی ڕابردوودا بە مەبەستی تێپەڕاندنی ماوەی بەندکرانەکەی ڕەوانی زیندانی ناوەندی تەورێز کرا. هەروەها جەمشید مەولایی یەکێک لە خزمەکانی کیان پیرفەلەک لە شاری ئیزە دەست بەسەر و ڕەوانەی شوێنێکی نادیار کراوە. ناوبراو لە کۆتاییەکانی مانگی گەلاوێژ دەست بەسەر و سەرەڕای بەدواداچوونی بنەماڵەکەی و تێپەڕبوونی چەندین ڕۆژ هێشتا هیچ زانیاریەک سەبارەت بە شوێنی ڕاگرتن، دۆخی تەندروستی و هۆکاری دەست بەسەرکردنی لەبەردەستدانیە. ناڕەزایەتی خانەنشینکراوانی مخابرات لە چەندین شاری ئێران. ڕۆژی ڕابردوو خانەنشینکراوانی مخابرات لە چەندین شاری ئێران دەست بە پێشیلکردنی مافەکانیان و ناکارامەی بەرپرسان کۆبوونەوە. خانەنشینکراوان بە وتنەوەی دروشم و بەرزکردنەوەی پلاکات ناڕەزایەتی خۆیان دژ بە پشکدارانی شیرکەتی مخابرات کە بریتین لە ستادی ئیجرایی فەرماندەی ئیمام و تەعاونی سپای پاسداران و هەروەها ستاری هاشمی وەزیری پەیوەندیەکانی ئەو شرکەتە کە پاڵپشتی ئەو پشکدارانەیە دەریبڕی. لە درێژەی کۆبوونەوەکەدا خانەنشینکراوان خوازیاری بەرزکردنەوەی ئەست یاغدەست بە پێی ڕێژەی هەڵاوسان، دابینکردنی بیمەی دەرمانی کارامە و هەروەها پێدانی هەغدەست و مەزایە دواخراوەکانیان بوون. بەردەوامی ناڕەزایەتی کرێکارانی شارەداری ئیلام. ڕۆژی دووشەممە 2 خەرمانان کۆمەڵێک لە کرێکارانی شارەوانی ئیلام بە چەندین جار بەهۆی دواخستنی هەغدەسەکانیان ناڕەزایەتیان دەربڕی. کرێکارانی ناڕازی ئاماژەیان بەوە کردووە کە زیاتر لە 3 مانگە کە هەغدەسەکانیان دواخراوە بۆ هۆیەوە توانای دابینکردنی پێداویستیەکانی ژیانیان نەماوە و تووشی کێشەی ئابووری بوون. هەروە جەختیان لەسەر ئەوە کردوێتە کەمبوونی پارە و نەبوونی سەرچاوەی دارایی گرنگترین هۆکاری نەدرانی هەغدەسەکانیانە. کۆبوونەوەی کرێکارانی دەرکراوی شیرکەتی فولاد لە شادگان. بە پێی راپۆرتەکان کۆمەڵێک لە کرێکارانی دەرکراو لە شیرکەتی فولادی شارستانی شادگان دژ بە دۆخی پیشەییان ناڕەزایەتیان دەربڕی. ئەو کرێکارانە ئاماژەیان بەوە کردووە کە بەهۆی بێکاری و بەرزبوونەوەی ڕێژەی هەڵاوسان و قەیرانی ئابووری لە دۆخێکی زۆر خراپی ئابووریدا دەژین و توانای دابینکردنی تەنانەت پێداویستە سەرەکیەکانی ژیانیان نەماوە. هەروەها کرێکاران خوازیاری گەڕانەوە بۆ سەرکاریەکانیان و چارەسەرکردنی کێشەکانیان بوون. دوایین هەواڵ بە ئامانجگرتنی کەشتێکی نەوت هەڵگر لە دەریای سەرخ. بە پێی راپۆرتەکان حوسیەکانی یەمەن کەشتێکی نەوت هەڵگریان نزیک بە لەنگەرەکانی عەرەبستان بە ئامانجگرتووە. ڕێکخراوەی ئۆپراسیۆنی بازرگانی دەریای بریتانیا ڕایگەیاند. بەهۆی ئەو هێرشە ئاگرێکی بەرفراوان کەوتۆتە کەشتێکەوە بەڵام هیچ زیانێکی گیانی نەبووە. راپۆرتەکان ئاماژە بەوە دەکەن کە ئەو کەشتیە سەر بە شیرکەتی ئامازۆن بووە بەڵام ئاڵای عەرەبستانی هەڵگرتووە بە ئامانج گیراوە. شایانی باسە کە پاش داخستنی گەروی هۆرمۆز عەرەبستانی سعودی زۆربەی هەناردە نەوتیەکانی لە ڕێگای دەریای سورخەوە ئەنجام دەدات و ئەم بابەتە بۆتە هۆی هێرشکردنی میلیشیاکانی کۆماری ئیسلامی بۆ سەر کەشتیەکان. بینەرانی خۆشەویست، هەواڵەکانمان پێشکەشکردن کاتێکی خۆش بۆ هەموو لایەکتان.